لەسەتا 30 پۆیندێکی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ناو ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانن لە ڕوانگەی پاراستنی سەلامەتی گیانی خەڵکی کوردستان و هەروەها قوتابیان و خوێندکاران و مامۆسایان و فەرمانبەرانمان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی 25 شوباتی 2020 بڕیاریدا کە لە 26 شوباتی 2020ەوە دەوامی قوتابیان و خوێندکاران و هەروەها مامۆسایان و فەرمانبەرانی سەربەناوەندەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە ڕابگرێ و لەو چوارچێوەیەدا ئێمە پلانێکی پێشنیارکراومان ئاراستەی لیژنەی وەزاری باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کردووە کە بە شێوەیەکی قۆناغبەندیە لەو کاتانەی کە پێویستە هەڵسەنگاندنی تەندروستی ڕەچاو بکرێ بۆ دەستپێکردنەوەی داوامەکانی قوتابخانەکان دەست پێکاتەوە و لیژنەی باڵای وەزاری کۆرۆنا پێدانا پێشنیارکراوەکانی وەزارەتی لەبەردەستایە و بڕیاری لێدەدا و دڵنیایی دەدەینە هەموو قوتابیان و خوێندکارانی کوردستان کە ساڵی خوێندنی 2019-2020یان بە هیچ جۆرێک نافەوتێ و پلان هەیە بۆ قەرەبووکردنەوەیان و لە کاتی پێویست لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو پلانە پێشنیارکراوانە تاوتوێ دەکا و بڕیاریان لەسەر دەدات. پابەندین و پێکەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا دەبینەوە. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان